یەکێتی بەڕووی پێشنیارەکەی بارزانیدا تەقیەوە. ئایا پارتی دەیەوێت لە ڕێی کاندیدی دەرەوەی یەکێتی بەڕەکە لە ژێرپەی بافڵ تاڵەبانی دەربهێنێت لە کاتێکدا یەکێتی چاوەڕێبوو هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان لە نێو سوننەکان یەکلا بکرێتەوە، ئەو جار دەست بکات بە ئامادەکاری بۆ دەستنیشانکردنی کاندیدێک بۆ پۆستی سەرۆک کۆمار کە بە پشکی خۆی دەزانێت. بەڵام ئەمڕۆ بارزانی بە پەیامێک گۆمەکەی شلەقاند و دەیەوێت لە ڕێگەی میکانیزمێکی نوێ پۆستەکە لە ژێر دەستی یەکێتی دەربهێنێت. پارتی لەوە گەیشتووە کە لایەنەکانی عێراق پشتگیری کاندیدی پارتی بۆ پۆستی سەرۆک کۆمار ناکەن، بۆیە لە ڕێگەی کاندیدی دەرەوەی یەکێتی و پارتی هەم سەرنجی نێوماڵی کوردی و حیزبەکانی دیکە ڕابکێشێت، هەمیش هیلایەنەکانی عێراق. بۆیە بارزانی دەست پێشخەریەکەی خستە ڕوو. هاوکات ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە هەژماری خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاماژەی بۆ کردووە. یەکێتی تێدەگات کە پێشنیازەکەی بارزانی ئاستەنگ دروستکردنە لە بەردەم دەستەبەرکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار. ناوبرا و دەژڵێت پێشنیازەکە تەنها لە بەرژەوەندی حیزبەکەیدایە. ئەگەر پێشنیازەکەی فراوانتر بکردبایە و داوای یەکلایکردنەوەی هەموو پۆستە باڵەکان بەتایبەت سەرۆک کۆمار، سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق و سەرۆکی پەرلەمانی کوردستانی بە یەک شێوە و هەمان میکانیزم بکرد بە لە بەرچاوگرتنی دەبوو بە ئەرک جێی باسا لە دوو خولی ڕابردوو بە هەمان شێوە سەرەڕای ئەوەی پۆستەکە هەر بۆ یەکێتی یەکلا بۆتەوە. بەڵام پارتی بەردەوام کاندیدی پێشکەش کردووە و شکستی خواردووە.